لە بەرنامەی ئێمە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ڕازاوترین سلااوان لێبێت و ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان گەش و پڕ لە خۆشی بێت بینەرانی عزیز. عزیزان، ئەوە 2 هەفتە بەسەر نەورۆز و دەستپێکی ساڵی 1401 هەتاوی تێپەڕ بوو. جارێکی تر نەورۆز و ساڵی تازەتان لە پیرۆز بێت بەو هیوای کە ساڵی داهاتوو ساڵێکی پڕ لە خۆشی و پڕ لە کامەرانی و سەرکەوتن بێت بۆ هەمووان. هیوادارین کە لە هەرکوێیەکەن ساغ و سلامەت بن و مەجای وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. فەرموون بۆ بینینی. لك كردي
ئازیزان هەفتەی ڕابردوو سەرڕای هەموو ڕەنج و سەخڵەتی ژیان جەماوەری خەڵکی کوردستان لە هەموو شار و دیهاتەکان لە هەموو گەڕەکەکان و لە هەر شوێنێک کە توانی بێتیان لە دەوری یەکتر کۆببنەوە ڕێوڕسمی شایی و خۆشی نەورۆز و سەری ساڵی تازەیان بەڕێوە بردووە. بەڕێوەچوونی ئەم ڕێوڕسمانە لە کاتێکدا بووە کە کۆماری ئیسلامی لانیکەم لە مانگێک لەوە پێشەوە بە شێوەی جۆراوجۆر هەوڵیدا بەر بە بەڕێوەچوونی ئەم ڕێوڕسمانە بگرێت با گرتن و دەست بەسەرکردنی کەسانێک کە گومانی هەبوو لەوەدا کە بەڕێوەبەری ئەو ڕێوڕسمانە بن با هەڕەشەکردن با نیزامیکردنەوەی کەش و هەوای کوردستان، بەڵام هیچ کام لەو ئامادەکاریانە نەیتوانی پێش بە ئیرادەی جەماوەرێک برێک کە بڕیاریاندا بوو سەر بۆ کۆماری ئیسلامی لە دژی ئەم بڕیارە لە دژی نەورۆز و لە دژی شایی و خۆشی خەڵک دانەنوێنن. لە ماوەی هەفتەی ڕابردوودا بەدەیان راپۆرت و هەواڵمان لە گۆشە و کەناری کوردستان بینەرانی خۆشەویستمان بە تەلەفۆن بە ئیمەیل بە ناردنی ڕاستپاردەی تایبەتی تلڤیزیۆنی کۆمەڵیان ئاگادار کردوتەوە کە ڕێوڕسمەکانی نەورۆزیان بە کوێرایی چاوی دژمن لە جەرگەی شایی و خۆشی و هەڵپەرکێدا بە هەڵگرتنی ئاگری نەورۆز بەڕێوە بردووە. لەبەر زۆربوونی راپۆرتەکان مەجای ئەوە نییە ناوەکان بخوێنینەوە و نەتەنیا فیلم و وێنەکانیش بە تەواوی بڵاو بکەینەوە. ئەومان بۆ دەمێنێتەوە کە زۆر سپاسی هەموو ئازیزانە بکەین کە پەیوەندیان پێوە کردوین و راپۆرتیان بۆ نردوین. دەستخۆشی لە ئەوان دەکەین، دەستخۆشی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان، خەڵکی بوەیر و کۆڵنەدەری کوردستان دەکەین کە تەسلیمی هەڕەشە و گوڕەشەی ڕژیم نەبوون. بێگومان نەورۆزی ئەمساڵ ئەزمونێکی بە نرخە کە دێتە سەر ئەزمون و مێژووی تا ئێستای بزوتنەوەی شۆڕشگەرانەی خەڵکی کوردستان. هیوادارین ئەم ورەی بەرز و ئەم ئیرادە بەهێزە بۆ هەموو ئان و ساتەکانی ژیان و خەباتی کۆمەڵانی خەڵک لە مانگەکانی داهاتووی ساڵی 1401 شورتە بێتەوە و شاهدی بەردەوام بوونی زیاتری بین.
بنايدي يمي ودرك إلى ملبر من أب مباراني سرقونا وكم تري من أب مباراني سرقونا وكم تري بني مني قاچم جان چنكي سوكر تني بني مني قاچم جان چنكي سوكر تني جاسر پنجد ووني اوچن عاشق رشتني او سر پنجد بوني جاچن عاشق رشتني يا خير عوض جان ويتور كردني يا خير عوض جان ويتور كردني جا عاشق بياوني او شراري مردني او عاشق بياوني او شراري مردني نايدي يمي قدرك إلى ملبر من أوب مباراني سرقونا وكم تري من أوب مباراني سرقونا وكم تري شرط تاوى رجال بابو ويزو سري شرط تاوى رجال بابو ويزو سري ومن كسمني أني جاجت عزيز تري ومن كسمني أني وجدت عزيز تري عزيز مكر جاء دعائي مردني عزيز مكر جاء دعائي مردني وهرشي دين وهزي وكولي قردني جا هرشي دين وهزي وكولي قردني نايدي يمي قدرك إلى ملبر من أوب مباراني سرقونا وكم تري من أوب مباراني سرقونا وكم تري شرط تاوى رجال بابو ويزو سري شرط تاوى رجال بابو ويزو سري ومن كسمني أني جاجت عزيز تري ومن كسمني أني وجدت عزيز تري عزيز مكر جاء دعائي مردني عزيز مكر جاء دعائي مردني وهرشي دين وهزي وكولي قردني جا هرشي دين وهزي وكولي قردني بینەرێکی ئازیزمان لە شاری مەریوانەوە هەواڵێکی بۆ ناردوین و نووسویەتی لەم ڕۆژانەدا چەند نووسراوەیەک بە ئارم و ناونیشانی کۆمەڵەوە لە شاری مەریوان و دەوروبەری بڵاوبووتەوە کە تیاندا ژمارەیەک هاوڵاتی تێدا ناوبراون کە گویا ئەوانە هاوکاری کۆماری ئیسلامین و هەر بەم بۆنەوە لە نووسراوەکاندا بە ناوی کۆمەڵەوە هەڕەشیان لێکراوە ئەم ئازیزە چەند وێنەیەکشی لە نووسراوەکان بۆ ناردوین هەرچەند ئەو بینەرە ئازیزەمان نووسێتی کە خۆی ئەوە دەزانێت کە حرەکەتی لەو چەشنە لە سنت و پێشینەی کۆمەڵەدانە بەڵام نووسێتی بەو حاڵەشەوە باشتر وایە کە خەڵک لە هەڵوێست و بۆچوونی کۆمەڵە لەم بابەتەوە بە ڕسمی و ڕاستەوخۆش ئاگادار بن بێڕای سپاس لەو ئازیزە کە ئەو هەواڵی بۆ ناردوین ڕای دەگەێنین کە بە هیچ شێوەیەکیش لە شێوەکان ئەو بڵاوکراوانە کاری کۆمەڵە نین و هەر کەسیش بە ناوی کۆمەڵەوە بە کۆپیکردنی ئارمی کۆمەڵە ئەو کاری کردبێت بە توندی مەحکومی دەکەین ئێمە بەبێ ئەدادگاییکردن بەبێ ئەوەی ئیمکانی دیفاع لەخۆ بۆ کەسێک کە تەنانەت گومانی هاوکاری لەگەڵ ڕژیمیشی لەسەر بێ
لە هیچ کەس لە ڕووی راپۆرتی ئەم و ئەوە لە قاو نادەین و ناوی نازڕێنی بە تایبەت ئەو مەوردەی کە ئەو ئازیزە بۆی نردوین بۆنی پیلانی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی دەدێت. بینەرێکی خۆشەویستمان بە نازناوی ئامانج لە شاری سنەوە بابەتێکی دوور و درێژی لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی دیاردەی ئێحتیات بۆ نردوین کە بە سپاسەوە لەو ئازیزا کورتەیەکیتان بۆ بڵاو دەکەینەوە. یەکێک لە فاکتۆرە سەرەکیەکانی معتاد بوون بێکاری فەقر و هەژاریە. دیارەکە کەسانێکیش هەن لە نێو معتادەکاندا کە وەزعی ژیان و گوزەرانیان لە ئاستێکی باشتا بووە، بەڵام کاتێک چاو لە ئامار و زانیاریەکان لەو بارەیەوە دەکەین بەڕوونی دەبینین کە بەشی هەرە زۆری معتادەکان لەو کەسانن کە لە چینی هەژار و بێبەشی کۆمەڵگان. دەوری کۆماری ئیسلامی ئێرانیش بە تایبەتی لە پەرەپێدانی بە ئەنقەستی موادی مخدر بە ئامانجی سیاسی پێویستە بەم هۆکارانی کە باسکرا زیاد بکرێت. لەم بابەتەوە جێی گومان و بۆ هیچ کەسیش نەماوەتەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە شێوەی جۆراوجۆر بە پەرەپێدانی موادی مخدرەکاندا بە تایبەت لە بڕێک شوێنی ئێران وەک کوردستان ڕاستە و خۆدەستی هەیە. ئامانج لە درێژەی بابەتەکەیدا نووسیویەتی ئێحتیات تەنیا مشکلی تاکە کەس واتە شەخصی معتادەکە نییە، بەڵکو لە ڕاستیدا کێشەیەکی دەستە و یەخی کۆمەلگایەوە دەبێ هەر بەو پێش چاوی لێبکرێ بۆ چارەسەرکردنیشی حتمەن دەبێ هەوڵ بدرێت. بێگومان ئێحتیات بە دەستبردن بۆ ڕواڵەتی ڕوو بە دەرەوەی کێشەکە واتە گرتن و کوشتنی معتاد و وردەفرۆشەکان ڕیشەکێش نابێت، هەروە کە ببێ وشکردنی ڕیشەی ئەو کێشەیە و بەوەڕێخستنی پرۆژەی تەرکی ئێحتیادیش کێشەکە چارەسەر نابێت. ئەمە بەو مانایە نییە کە وەڕێخستنی پرۆژەی تەرکی ئێحتیاد کارێکی بێسوودە. ئەو کارە نەک هەر زۆر بە نرخ و جێگای ڕێزە، بەڵکو دەبێت زۆر زیاتریش هەوڵی بۆ بدرێت. مەبەست ئەوەیە کە ئەگەر دەست بۆ وشکردنی ڕیشەی کێشەکە نەبرێ، هەرچی لەملاولە یارمەتی معتاد بدەی کە تەرکی بکات، لەملاولە تاقم و دەستە و باندە مافیایەکانی قاچاغی ئەو مادانە کە ماڵ و سەروەتی ئەفسانەیی لەو سات و سەودا جنایەتکارانەیەدا پێکەوە دەنێن، ئێحتیات دەمێنێتەوە و پەرەی پێدەدەنەوە. کەوایە ڕێگای سەرەکی لە نێوبردنی ئێحتیاد وەک کێشەیەکی کۆمەڵایەتی خەباتە بۆ لە نێوبردنی بنەما و ڕیشە سەرەکیەکانی ئەو کێشانە لە کۆمەلگادا، کەوابێ ڕیشە کێشکردنی ئەو مەینەتە وەک زۆر مەینەتی دیکەی دەستەویەخەی کۆمەلگای ئێران بەبوونی سیستمی دەسەڵاتداری وەک کۆماری ئیسلامیە کە موێسەر نابێت چارەسەرێکەشی لە هەنگاوی یەکەمدا لە دەسەڵات خستنی ئەم نەوعا حکوومەتانەیە. بەڵام تا ئەو کات نابێت دەست لەسەر دەستدا بنرێت و هیچ هەنگاوێک بۆ کەمکردنەوەی ئازار و مەینەتەکانی ئەم وەیشومە هەڵ نەگیرێت. یەکەمین هەنگاو ئەوەیە کە هەوڵ بدرێت بیر و بۆچوونی گشتی لەسەر کێشەی ئێحتیاد لە کێشەیەکی فەردی تاکە کەسیەوە بەرەو ناسینی وەک کێشەیەکی کۆمەڵایەتی بگۆڕدرێت. ئەمە هەنگاوی دووهەمیش بە شوێن خۆی دادێنێ، ئەویش ناسین و وەرگرتنی کەسی معتاد وەک نەخۆشێک وەک قوربانیەکی ئەو بەڵا کۆمەڵایەتەیە. ئەگەر سەرجەم ئەم کارانەکە پێویستی بە هەوڵێکی هێمنانە و بەردەوامە بەڕێک و پێکی بچنە پێشەوە، ئیتر نە کۆمەلگا بە چاوی نەفرەت و ڕقەوە چاو لە کەسی معتاد دەکاوە، نەمعتاد و بنەماڵەکەشی لا دەوروبەریان و لە کۆمەلگادا هەست بە تاقیر و سوکایەتی پێکردن دەکەن و بەم جۆرە زەمینەیەکی لەبار بۆ گەڕانەوەی معتادەکان بەرەو ژیانێکی ئاسایی خۆشتر و لەبارتر دەبێت. بەداخەوە ئێستا هەلومەرجێکی وا لە کۆمەلگای ئێمەدا بە دەگمەن دەبینرێ بەپێی لێکۆڵینەوەی شارەزایانی بواری ئێحتیات نەوەت لە سەدی ئەو کەسانی کە بەکارهێنانی مادە مخدرەکان وەلادنێن بەهۆی وەرنەگرتنیان لە کۆمەلگا و لە بنەماڵە و لە نێو کەس و کارەکانیاندا دووبارە پەنادەبنەوە بەر ئێحتیاد و دەکەونە داوی باند و دار و دەستەی مواد فرۆشەکان.
نابێ ئەومان لەبیر بچێت کە کەسی معتاد قوربانی فەرامۆشکراوی نێو کۆمەڵگایە. دەبێ بەو پەڕی دڵسۆزی و تێگەشتن لە کێشەکەی وەک نەخۆشێک دەستی بگیرێت تا بتوانێت بە هەست و بە خۆشەویستی و متمانە بە دەوروبەری عشق و خۆشەویستی بە ژیان و کەس و کاری بەدەست بێنێتەوە واسەر لەنوێ بگەڕێتەوە سەرژیانی ئاسایی ڕۆژانەی خۆی. دوای ناوبڕێکی تر دێینەوە خزمەتە. بینەرانی ئازیز، زەویە شۆڕەکاتەکانی کەناری دەریاچە کەواتە دەریاچەی ورمێ ڕۆژ بە ڕۆژ پەرەدەستێنێ و ئاوەکانی ژێرزەوی سوێرتر دەبن. کێڵگە و مەزراکانی کەنار دەریاچەکە لەگەڵ مەترسی لە ناوچوون و بەرەو ڕووبوونەتەوەکە 5 ئاوایی نزیک ئەم دەریاچەیە هەر ئێستا چۆڵ بوون و لە ڕاستیدا هەڵکردنی بای سوێر لە داهاتوودا
دەبێتە یەکێک لە هەڕەشە جددیەکان بۆ سەر ئەم ناوچەیە. لێکۆڵینەوەکان نیشانی دەدەن کە ئەگەر هەوڵی جددی بۆ پێشگرتن لەم کارەساتەی شوێنی ژینگە بەڕێوە نەچێت، ئەم دەریاچەیە لە ماوەی 7 تا 10 ساڵی داهاتوو بە تەواوی وشک دەبێت. بە وشکبوونی ئەم دەریاچەیە بیابانێکی بەربڵاوی دیکە لەم ناوچەیە لە ئێران شکڵ دەگرێتەوە بە سەرنجدان بە سوێربوونی ئەم شوێنە ژیانی خەڵکی ناوچەکە ئاڵوگۆڕی بەرچاوی بەسەردادێت. دوو پرسیاری بنەڕەتی لەم پەیوەندەدا ئەوەیە کە یەکەم کامانن ئەو هۆکارانەی کە ڕەوتی وشکبوونی دەریاچەکەیان خێراتر کردووە، ئەو هۆکارە ئینسانیانەی کە دەکرا پێشیان پێبگیرێت تا چ ڕادەیە کاریگەری لەسەر ئەم مەسەلەیە بووە، یان ئەوەی کە لە بابەت کەم تەرخەمی و چاوپۆشی لەم کارەساتە کە لە ماوەی 3 دەهەی ڕابردوودا بەردەوام بوونی هەبووە و دەیان جار لەم بارێشەوە هۆشداری دراوە، دەبێت یەخەی چ کەسانێک بگیردرێت. دووهەم، ئایا پێشگرتن بە ڕەوتی وشکبوونی دەریاچەی ورمێ و بوژانەوەی سەر لە نوێی ئەم شوێنە ئیمکانی هەیە؟ بە جوابی ئەم دوو پرسیارە بدەینەوە. یەکەمیان سەبارەت بە هۆکاری ئینسانی ئاشکرایە کە بێگومان ئەو تەرح و گەڵاڵە دوور لە کارناسی و نازانستیانەی کە لە سیستمی ئیداری پڕ لە گەندەڵی کۆماری ئیسلامیدا بەڕێوە دەچن کاریگەری بنەڕەتیان لە تێکچوونی شوێنی ژینگە لەم وڵاتەدا هەیە. بەپێی لێکۆڵینەوە زانستیەکانی زانکۆی تەورێز، ڕاندمانی ئاودێر لە ئوستانەکانی ئازەربایجان و کوردستان زۆر لە خوارەوە و لە ئاکامدا لە ئاوی پاشەکەوتکراوی پشت پەنداوەکان بە بەهرەوەریەکی کەمتر لە 50% کەڵە وەردەگیرێت، لە حاڵێکدا کە ئەگەر ئەو ئاوە بە فیڕۆ چووە بڕژێتە ناو دەریاچەی ورمێەوە دەتوانێت کاریگەریەکی بەرچاو کاتە سەر هێوەرکردنەوەی ڕەوتی وشکبوونی ئەم دەریاچەیە. ئەم لێکۆڵینەوانە نیشانی دەدات کە دروستکردنی بێسەرەوبەرەی سەدی مەخزنی لە حاڵێکدا کە ناتوانن لە ئاوی پاشەکەوتکراوی پشت ئەم سەدانە بە بەهرەوەری لانیکەم 50% سوور وەربگرن، لە زمرەی ئەو پرۆژانە بوون کە لە دام و دەستگای ئیدارەی دواکەوتوو و گەندەڵی کۆماری ئیسلامیدا گەڵاڵە ڕێژی کراون و خراونەتە قۆناغی جێبەجێکردنەوە. لە هەلومەرجێکی ئەوتۆدا و لە حاڵێکدا کە نەتەنیا هیچ هەوڵێک بۆ پێشگرتن بەو کارەساتەی کە لە ڕێگادایە نادرێت، ئۆتۆبانی کەڵانتەری ئەساسەن بە ئامانجێکی شەرخوازانە و نظامی لە دەریاچەی ورمێ دروست دەکرێت کە ڕەوتی بوونی ئەم شوێنە بە شۆڕەکاتێک کە شوێنی ژیانی تەواوی ناوچەکە دەخاتە ژێر کاریگەری کاولکارانەی خۆیەوە خێراتر دەکات. لەم ڕووەوە کۆماری ئیسلامی بەهۆی کەم تەرخەمی لە ئاسپەرەسەندنی ئەم مەترسیە لە ماوەی ساڵەکانی دەسەڵاتدارەتی خۆیدا تاوانباری سەرەکی خێراتربوونی ئەم دیاردەیە. بەڵام ئایا ڕزگارکردنی دەریاچەی ورمێ ئیمکانی هەیە؟ بێگومان وەڵامی ئەم پرسیارە مثبەتە و پێشنیاری جۆراوجۆر لەلایەن توێژەرانی ناوخۆ و دەرەوەی وڵات لەم بارەیەوە خراوەتە ڕوو. بەڵام دیارە کە ئەم کارە پێویستی بە ملیاردها دلار هەیە. بۆ دابینکردنی هەزینەیەکی ئەوتۆ هەر ئەوە بەسە کە کۆماری ئیسلامی گەڵاڵە دژی خەڵکی و نیزامی و ئەو مەینەتیانەی خۆی کە لە بنەڕەتدا لە خزمەت سەرکوتی خەڵکدا بەکاردێن بێنێتە لاوە و هەزینەی ئەوان بۆ پرۆژەی ڕزگارکردنی دەریاچەی ورمێ تەرخان بکات، کارێکی کە هیچ کار لە ڕژیمێکی کە لە بنەڕەتدا بە پشبەستن بە زۆر و سەرکوت خۆی بەسەر خەڵکدا سەپاندووە چاڕوان ناکرێت. ئەگینا هەر ئەو بە ملیارد دلارە سەروەتەی ئەم وڵاتە کە لە پرۆژەی ئەتۆمیەکاندا خەرجی دەکەن بۆ ئەوەی ئامرازەکانی پاراستنی درێژەی تەمەنی خۆیانی پێدروستکەن و لە هەمان حاڵدا هەر بەم هۆیەوە خەڵک لەگەڵ مەترسی گەماڕە و گوشاری ئابووری زیاتر بەڕۆڕوو بنەوە، بەسە بۆ ئەوەی کە پێش بە کاولبوونی بەشێکی بەربڵاو لە ژینگەی ئەم وڵاتەدا بگیرێت. بەڵام لە ڕژیمێک کە جگە لە پاراستنی تەمەنی خۆی بیر لە هیچ شتێکی دیکە ناکاتەوە، هەر هەزینەیەک جگە لەم ڕێگایەدا خەرج ناکات، زیاتر لەوە چاوەڕوان ناکرێت. کۆماری ئیسلامی نەتەنیا دوژمنی ژیانی ئەمڕۆی زۆرینەی خەڵکی ئێرانە، بەڵکو خەریکی تێکدانی هەلومەرجی و ژێرخانی ژیانی نەسلەکانی داهاتووشە.
زۆر بەداخەوە ڕۆژی شەممە 6 مانگی خاکەلێوە هاوڕێ ئیبراهیم بارسن پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و دانیشتووی شاری تۆرنتۆی کانەدا بەهۆی جەڵتەی دڵەوە ماڵاوایی لا ژیان کرد. هاوڕێ ئیبراهیم بارسن تێکۆشەرێکی ماندوونەناسی ڕێگەی ئازادی و بەرابەری لە شۆڕشی 57 ئێران بوو. هاوڕێ ئیبراهیم ناسرااو بوو بە عەلی ئارپیجی و سەرڕای هەڵگرتنی چەندین برینی قوڵی کاتی شەڕ لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، هەروە دەیان کێشە و گرفتی جسمی هیچ کات دەستی لە تێکۆشانی سیاسی و کۆمەڵایەتیەکان هەڵنەگرت و بەردەوام بە دوواداچوونی بۆ ڕووداوەکان ئەکرد. داستانی قارەمانێتی هاوڕێ عەلی و برینداربوونی لە شەڕی سەختی چۆمی قەسریانی سنا بەرنامەی یەکەمی ئاسۆی شۆڕشی ئەو کاتی کۆمەڵە بوو. ئێمەش بم بۆنەوە لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ئازیزی هاوڕێ ئیبراهیم بارسن و هەموو خزم و دۆستانی دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ڕۆژی 27 مانگی مارسی 2022 زاینی هاوڕێی دێرینی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران هاوڕێ ئیبراهیم ڕەمەزانی ناسرااو بە مام ئیبراهیم چیانە بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی سوئێت ماڵاوایی لا ژیان کرد. مام ئیبراهیم لە بنەماڵەیەکی زەحمەتکێش و هەژاری گوندی چیانە لە ناوچەی سەردەشت چاوی بە ژیان بشکەوت. هەر لە سەرەتای ژیانیەوە وەک ئەندامی بنەماڵەیەکی جوتیار لەگەڵ هەژاری و چەسانەوە ڕوبەڕوو بوو. ژیانێک کە ئەو لە شوێنی لە شغڵی جوتیاریدا ڕۆژانە هەستی پێدەکرد و ڕەنجی پێوە دەدیت. هەر بۆیە هەستی خەباتکاری و ناڕزایەتی لە دژی هەلومەرجی ئاوا ژیانێک ڕۆژ بە ڕۆژ لە لای هاوڕێ ئیبراهیم گەشەی سند. بەسەر هەڵدانی ڕاپەڕینی ساڵی 1970 زاینی لە ئێران ئەو هەلەیکە هاوڕێ ئیبراهیم چاوەڕێی دەکرد و خوڵقا و ئەو چالاکانە لەو ڕاپەڕینیدا بەشداری کرد. هاوکات پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بە فەرمی خەباتی خۆی لەگەڵ کۆمەڵە دەست پێ کرد. بە درێژایی ساڵەکانی دەهەی هەشتای زاینی هاوڕێ ئیبراهیم لێبڕاوانە لە ڕیزەکانی کۆمەڵەدا چالاکی لە خۆی نواند و بوو بە سیمایەکی ناسرا و خۆشەویست. دواتریش کە ڕووی لە دەرەوەی وڵات کرد و لە وڵاتی سوئێت نیشتەجێبوو بەردەوام چالاکیەکانی خۆی لەگەڵ کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران درێژە پێدا و سەرڕای نەخۆشی و گرفتی جسمی لە هەموو چالاکیە سیاسی و حیزبیەکاندا بەشداری دەکرد. یاد و بیرەوری مام ئیبراهیمی خۆشەویست بۆ هەمیشە لای هاوڕێیان و ناسراوانی پیرۆز ڕادەگیرێت و خەبات و تێکۆشانی دڵسۆزی و زەحمەتەکانی و هەمیشە جێگای ڕێز و پێزانین و هیچ کات لەبیر ناچنەوە. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو بنەماڵەی مام ئیبراهیمی عزیز دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی عزیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوبۆچوونەکانتان حتمەن باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و سەرەفراز بن.